بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله ومن دعا بدعوته بإحسان إلى يوم الدين. بريزانم سلامي خواتان ليبيت خواهي قورا طاعات وعبادت من قبول بكات، خواهي قورا لعبدة شاك وباككاني خوي من حساب بكات، خواهي قورا لقناحي رابردو من خوش بيو لجياني داهاتوش تا سر من خواب سر نفسو آرزو كان إن شاء الله. القي بيشوتر حديثة كمان كباس كرد درباري أو لحظي كهموي إنسان كان بياتي أبريت أو لحظي كالروح كان لا شجاع أبيتوا بو لحظي كملائكة كان يتخواروا بو لحظي كرب العالمين أمر بملك الموت كات روح كي من بريته وبلاي خوي هر يقل إيما يستاك خو ما نزاين مصير من شوية يقين تان به همو كسي غزانيا يعني حتى كبهشت جهنم أكون قصة قليكا أو عليه أو فقير بيك سكان لا يمنه أو عليه متكبر كان لا يمنه خواهي قولا صلحة كاتب بينيان أفرميته بهشتي من أزانم كيد يتناود وتوش جهنم أزانم كيد يتناود بلام لدنيا همو من خمان أزانين والله أجر نيج بكي قد نيج ناد بات جهنم مستحيلة والله أجر خود بوشتبكي قد بوشتكرد ناد بات جهنم أجر حرام نخويت حرام نخوارد ناد بات جهنم قصي باشوتن ناد بات جهنم خلق عزيز ندان ناد بات جهنم إيت التواو من بهشتيم چن من هي أهلي بهشت ليريا چن من هي أهلي بهشت وتاجير يستاكا چن جنجيه تو بكار وأهلي بهشت بمؤقت واليريا ببينن پیغمبري خاص صلى الله عليه وسلم جنيك ديت لاي أفرمي يا رسول الله دعاءكم بوبك أم صرع أم تابع صرع أم قريه أويش عليه دعاء بوبكم تشابي يان بيت بليم تو خلشي بهشتي أجر صبر بقري أوش عليه والله يا رسول الله صبر أجرم بلام دعاءترم بوبك أجر صرع أجرت مي جانم درنكوي أوجنا خمي أويتي جسمي دركوي أقل لي يعني حتى أجر دريش كوي جناح بار نابت شون كلوش خوي شوا بلام ورا كتن من هي بأنقص كأزاني جسمي دركوي جناح بار بالله إخوان أزاني خوا بينا خوش أو جلا كاتبري أزاني خوا بينا خوش جسمي در أخاب وخلق بلام كسيكي أو أهلي بهشته آخو كسيكي تر جنجي كامل عقلي هي بأنقصتش بيكات شون لقال أو جناياتي تبهشت وجاء إمامي عمر خوالي رازبك بيغمس صلى الله عليه وسلم وفاتكات أفرميت كجنك أبينيت يا باسي أكن علين أزاني اشتاك خلقي نفر هي خلقي بهشته بس واليري مالكي ولا بهشته واليري أزاني تو لو روجيك بريال دا خوت بوشته بكي چن جلد وحاضر كراوه لو روجي بريال دا وسجده بو خوابري تو صدق خانو كانت لي والد درست به أو سبحان الله الحمد لله الله أكبر ولا إله إلا الله الروجانة كانت تسبيحات الروجانات صلوات الروجانات هموي استاكبوتا جاو دارو قلو قلزاري ناو خانو كانت بيشتو چونك أعددت لعبادي أعددت يعني حاضرم كردوا لبرو بريزان يعني أم مندوبوني إيما حتى فمن يعمل مثقال ذرة خيرا يرى بتشوكترين شتت كرد به والله آخي كتبو أم دينها الكشابي رب العالمين بوت حسابك دعاية كتبو إيمان داري كرد به أخواي قورا بوت حسابك أو بس بيغمبري خاصة صلى الله عليه وسلم حديثك أفرمي خواي قورا كأهل جهنم أباتا جهنمو أهلي بهشت أباتا بهشت أوانا يشتا هردو كيان لسر حافي چون جوروي بهشت جهنم يشتا كسنا چوت جوروا أفرمي أهلي بهشت بيشوي بچن جوروا أو أهلي جهنم ليريا ببينن شي ما ولا جهنم أو جهنم يكان حق بوتان ورنقرت به كوان أو بياواني ظلم لجنكم كوان أو مسؤولاني غدر لملت أكن كوان أو تاجراني كوا غش لملت أكن ملت لوي وستاو أمانج لملان حتى على فرمي النبي بتشنا بهشته وحتاكو حقي تواوتي تام ورنقرم أقاتن ليه شي ما في لاي كسيك ما وباب ببيت همويان قليناك نا أهلي بهش نا أهلي جهنم أهلي جهنم بيشوي بتنا جهنم غدرم ليه كردون بظلم تشوننا والله بحقي خوما بتنا جورو على لو لحظية أو هندي قتنا جورو بناو بهش هندي خويان تأخيرك أهان شون علي دود الله بتشي أنا شيء أفرمي خواي قوله بيان علي ناتنا ناو بهشتوا أوان شرين خواي جان والله
هەندێک کەسێ لەگەڵمانە لە دنیا کردەوەی خێریان کردووە لەگەڵمان بوون لە کاری خێرە بەس ئێستا وا چوونە جەهەنەمەوە ئەفەرمێ کێ بڕۆن دەریانکەنە دەرەوە ئەوە نە ڕەحمی زۆرە ڕەب العالەمین ئێمە خۆمان بۆ ئەو ڕۆژە حازرەکەین بەڕێزان بۆیە ئەو حەدیسە لە ئەڵقەی ترا تەکمیلەمان نەکرد باسەکەمان لەوە بوو ئەگەر ئیماندار بە جوانی خۆی بە کردەوەی باشی خۆی بە عیبادەت خۆی بۆن خۆش کا لە دنیا لە کاتی ڕوحکێشان لای خوا بۆنی خۆشە بێ یعنی لەحزەیەک دیمەنێک بێنە پێشچاوی خۆتان بە تایبەتی ئافرەتان و باوکانیش مناڵێکی بچووکی 2 ساڵە بە تایبەتی کچ 2 ساڵ 3 ساڵ کە کاتێ دایکەکە ئیشوە دێتە دەرەوە ئەهەم دایک فێرێکا لێ بۆنم کە وەنیە ئەو باوکە بۆنێکا دێتە لای باوکی لێ بابەت خوا بۆنم کە باوکی بۆنێکا لێ ئەڵڵا لەو بۆنە خۆشە ئەو مناڵە خەنێ بێت ببینن ئەو دیمەنی ئەو دەموچاوی ئەو مناڵە بۆ چونکە ئەو مناڵە لای خوا زۆر خۆشەویست لای باوکی زۆر خۆشەویستە لای دایکی زۆر خۆشەویستە رب العالمین بەقەد ئەو دایک و باوکە ئێمەی خۆشەوێ بەخوا زیاتر حەزەکا بە بۆنی خۆشەوە بچی بۆ لای یعنی تۆ دیمەنێتتر بێنە پێشچاوی خۆت مناڵێکت 2 مناڵت لە دەرەوە هیچێکیان بە قڕوسیانە و پیسی و بۆن و ئیتر یەکسەر لوتی خۆ نەیتە ژوورەوەڵێ وایە لە دەرەوە جلەکەت داکەن لە دەرەوە پێڵاوەکەت داکەنە بەڵام ئەگەر ئەوەی تر پاک و بێگەرد و بەجلێکی جوان هاتبێت و خۆی گۆڕی بێ لەو پەڕی جوانی تۆ چی پێڵێ حەز ناکەی کوڕەکە جوان بێ و کچەکەت جوان بێ سێر ئەو ژنە بکەن کە کاتێ پیاوەکەی ئەبینێت جلێ جوانی لەبەرە ئەگەر دڵی لێ پیس نەوێ بڵێ خۆ زۆر جوانەکە بۆ ژنە ئەن چەنە پێی خۆشە ئەو پیاوەی جلی جوان بکاتە بەری چونکە شانازی پێوە ئەکات رب العالمین تەشبیه بۆ حاڵەتەنێ بۆیە وەک میسال تەقریبی ئەیێنن بۆ ئەوەی پێمان بڵێت پێم خۆشە بە جلی جوانەوە بێن بۆ لام پێم خۆشە بە زمانی شیرینەوە بێن بۆ لام من هەرە گەڕێمەوە هەمومان ئەڵێن ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون بەس کەممان ئەڵێن ئینا لیلا و کەیفە ئیلەیهی ئەرجع و من ئەگەڕێمەوە چۆن بگەڕێمەوە خۆ من هەر ئەگەڕێمەوە چۆن ئەڕۆم ئێستاکە بە چ جلێکە ڕۆمەوە بەلای خوا بە چ زمانێکە چمەوە بەلای خوا دوێنێک من لە تەعزیە بووم کابرای تەعزیە خاوەن تەعزیە مردووەکە چۆن بوو گەڕایەوە نازانم بە چ زمانێک بە چ دەنگێک بە چ ڕەنگێک بە چ ناوێک بە چ بۆنێک ئاواتەکانی بر لەگەڵ خۆی عیبادەتەکانی بر لەگەڵ خۆی خوا لێی ڕازیە 2 مەلائیکەت هاتنە خوارە و ڕوحیان کێشا بە پاکی بە بێگەردی بە بۆن خۆشی نازانم بۆیە بەڕێزان ئەم حاڵەتە بەڕاستی من ئەڵێم نابێ هیچ کاتێ لێمان هیچ ڕۆژێک بە سەرمانە تێپەڕێ ئەگەر شەوت کرد یەک تۆزێ کە ئەفعەلەی بسم الله ئەموت و ئەحیا خوایە بە ناوی تۆ ئەمرم چەند کەسە بوو وەڵڵا جیرانێکە ناسم 6 مناڵی هەیە ئەوەی نەخۆشی بێ نەیبوو پار ئەو ڕەمەزانە پار ڕەمەزانی وەک ئەم ڕەمەزانە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانە بە زمانی ڕۆژوەوە خەوت و دوای پارشێ و هەڵنەسایەوە من چوزانم چ لەحزەیەکە برم توخوا چەند خۆشە ئێوە یعنی ئاگە لە ئینسان چۆن نەگەڕێتەوە لە شوێنێکی تر باسم کرد نەفیسەی کچی ئیمامی حەسەن کەنەوەی ئیمامی عەلیە خوا لێیان ڕازی بێت لە کاتی سەرەمەرگا وا ئەمرێت ئاگە ئاتانێ مردوو کە کاتێک کەسێک ئەمرێت چەنی هیلاک بێ لێوەکانی وشکە ئاوە خەنە سەر لێوی ئەلێ دەستی لە ئەگرێ ئەڵێم ئاوم بۆ مێنە چکە بە ڕۆژوم ئێڵێن ئەخ تۆ هیلاکی پێویستیت بە ئاوەڵێ 30 ساڵی ڕێکە 30 ساڵە من دوعاکەم بۆ ئەم ڕۆژە خوا بە زمانی بە ڕۆژۆ بمباتەوە لای خۆی ئاگە لێ ئەوە تەییبە ئەوە گەڕانەوەی بۆ لای خوا ئیمامی عومەر یەک لە دوعاکانی ئەوە بوو ئەیوت خوایە گیان یا ئەوە تا مردنێکم پێ ببەخشی لە پێناوی تۆ و لە مزگەوتەکەی پێغەمبەرا شەهید بم یا ئەوە تا لە ڕێی کاسبیە شەهیدم کات بمرم ڕێی کاسبی کەواتە بزانە یعنی تۆ بە دوای مردنێکا بگەڕێ کە بزانێت چۆن ئەمری یعنی من پرسیارێکەکەم پرسیارەکە بۆ هەمومانە جوابەکە لای خۆمانە پرسیارەکە ئەوەیە ئەو کەسەی کە لەناو ئەو تابوتەیە بەجددی حەزەکەی لەسەر ئەو تابوتە چی بنووسن چ وەسفێک بۆ خۆت دانێت لە دنیا تا ئەم لەحزەیە تۆ چۆن ناسراوی پێم بڵێ پێرێک گەنجێک هات بۆلام وتی مامۆستا بەشک و تۆ خێرتەگا سوڵحێ بکەی لە بینی کەس کوڕێک و ماڵێکە
کوڕە گیراوە لەبەرەوەی زینای کردووە لەگەڵ کەسەکە کچەکە ئێستاکە حامیلەیەوە لەی کوژین کوژرا بە حامیلەیەوە ڕۆیشت بە زیناوە چۆن نەگەڕێتەوە بەلای خوا نەفەر هەبووە ئەیناسم بە سەرخۆشی سیارە لیدا و مردووە چەندهاش بووە ئەوە دوعای ئیمامی عومەرە یعنی لە چ لەحزەیەکە وەڵڵاهی یەک لەو دوعایانەی ئەگەر بیکەی بڵێی خوا لە سەجدە بمرێنە خوا لە سەجدا بمرێنێ خوایە لە حەڵاڵیە لە پاکیە لە زیکری تۆیە بمرم لە ناو زیکری تۆیە لە ناو عیبادەتی تۆیە لە ناو مەعسیەتی تۆ نەبێ یا ڕەب چەند کەس هەبووە لە ناو گوناحە لە ناو گوناح بەرامبەر گوناح مردووە لەبەرەوە تەکمیلەی ئەم حەدیسە ئەکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کاتێک کە ئینسان خوای گەورە ئەم مردە دەکات بۆ ئەوەی بمرێ ئەگەر ئیماندار بێ ئەم ئیماندارە دوو مەلائیکەتی بۆن خۆش دەموچاویان وەکو خۆرە دێتە لای سەری لای پێی ئەوەستێ هەتا مەلەک المەوت دێتە خوارەوە مەلەک المەوت ڕوحی دەرەکات بە یا ئەیەتوە نەفس طەیبە ئەوجا چی ئەفەرمێت لە ڕیوایەتێکی ترا ئەفەرمێ ئەیەتوها النەفس الطەیبە اخرجي من جسد طيب إلى رب طيب نفسي باك جسمي باك ولايكي خواي باك أقال لي جسم كجناحي نكر باك بيت بلام أو ديماني تلك لكوتاي يشتا حديثك أفرميتشي ككاتيك أو روحا ببينن مردو أجر لكاتي سيري بكي زوربي مردو كان شاويان برزة بيتو زۆربەی مردووەکان بەڵام ئەگەر چاوی بەرزەوە بوو پێغەمبەری خوا فەرمێ سێ ڕوحەکەی خۆیەکە لەوێ وەلتەفەتی الساق بالساقە لەوێ کە پێیەکان لە یەک ئەدا و ڕوح دەرەچێ وەلتەفەتی الساق بالساق إلى ربك يومئذ المساق هاوارەکەن قیل من راق بەدوو نەوعە ئەو ناوەیە کێ هەیە یەکەم فریای کەوێ فریای دکتۆرێک مزەممی دێ زەختی بگرە تەنەفوسی بۆ بکە استفادەی نییە ئۆکسجین بخە سەردەمی دڵی وەستا جیازی دڵی لێدا هەر نایەتەوە قیل من ڕاق نە تەفسیرێکی تری ئەو ئاەتە چییە دیوەکەی تری قیل من ڕاق بۆ ئەوەیە ئاڵێن کێ چ مەلائیکەتێک ڕوحی دەرەکە ئایا مەلائیکەتەی پاک و سپی جوان یان مەلائیکەتی عەزاب من ڕاق کێ ئەو ڕوحە ئەگرێت بەدەستی ئەو جوابە بۆ ئینسانەکان دانراوە ئەو جارە ئەفەرمێت فيصعدون بها طبعا کە دەرچوو ئەو ڕوحە دەرئەچێت فيصعدون بها ئەم مەلایکەتانە بەرزێکەنەوە بە شتێکم لەبیر نەچێ حەزەکەم باسی کەم بۆەوەی ئێمە بیرمانەوە بێ ئێمە خەریکی حوسنی خاتیمە بین خەریکی ئاخر خێری و عاقبەت خێری خۆمان بین دوو هەفتە ئەبێت یا نابێ گەنجێک لێرە لەم وڵاتی خۆمان لەم شارەی خۆمان وەفات دەکات طبعا براکەی بۆمی باس کرد تەلەفۆنی کەوتی وەڵای مامۆستا خوا ئاگای لێیە طبعا وتی ژنی هێناوە ئەیوت بە هەموو قووەتمان چاویمان داخست چاوی داناخرا چاوی داناخرا کوڕی ئیماندار دیندار بەڵام هەتا بڵێ ڕووخۆش لە کاتی مردنیشە بەس چاوی داناخرا وتی خێزانی لەوێ بوو کە ئەنەما چۆن خوابینێ لە دڵی شتێک هەیە سوێنی ئەو کوڕە بێت